سڵاوتان لێبێ ئازیزەکانم، هیوادارم لە ساغ و باش بن. ئەمڕۆ کۆتاوانەی بەشی نمونەی ئەدەبە خوێنین شاکر فەتاح، ئەیتر بەشی نمونەی ئەدەب تەواو بێت و ئەگەر بەردەوام بین لەسەر ڤیدۆکان بەشی ڕێزمانیش کەممان ماوە ئەویش تەواوکەین و لەگەڵ بەشی تیۆری ئەدەبەکە. وانەکەمان تایبەتە بە ڕۆشنبیر و نووسەر شاکر فەتاح کە باز لە ژیان نامەکەی یەکەین، هەروەها کەمێکیش لە بەرهەمەکەی کە لێرەیە هەیە خوێنینەوە. با من سەرەتا بێ خوێنمەوە و دواتریش بۆیەوەی باسەکە. شاکر فەتاح 1914 بۆ 1988 زاینی. ناوی شاکر کوڕی فەتاحی کوڕی ئەحمەدە. ساڵی 1914 لە شاری سلێمانی لەدایک بووە. لە بنەماڵەیەکی خوێندەوار پەروەردە کراوە. لە سەرەتای منداڵیدا چووەتە بەر خوێندن لە حوجرەی فەقێیان، لە دواییدا چووەتە قوتابخانە و سەرەتایی لە سلێمانی تەواو کردووە. دواناوەندی و کۆلێجی مافی لە بەغداد تەواو کردووە. کەواتە وەک دەرەکوێ هەم حوجرەشی خوێنووە کە وەکووانەکانی پێشتریش وتمان ئەو کاتە خوێندن لە مزگەوتەکانە بووە. ژوورێک لە مزگەوتەکەیە درابوو بە مەلا، بە مەلاکان بۆی کە دەرسی تیا بڵێنەوە، پێوتری حوجرە ئەو ژوورە. ئەو لێوی خوێندوێتی و جاتریش سەرەتایی دواناوەندی و هەمووشی تەواو کرد و تەنانەت کۆلێجیش. کەواتە ئەم شاکر فەتاح کەسێکی ئەکادیمیە. من نووسەرەکانی ترمان کەسانی ئەکادیمی نەبوون. ئەکادیمی بە کەسێکە وترێ کە زانکۆی تەواو کرد بێ، بەڵام ئەوانەی کە زانکۆ تەواو ناکەن مەرج نییە کە کەسانێکی ڕۆشنبیر و خوێنەوار نەبن. چەندها نووسەرمان هەیە لە هەردوو بارەکە، هەم ئەکادیمی و هەم نا ئەکادیمیش. بۆ نمونە دوو ناوی دیاری کورد، بەختیار عەلی کە لە کاتی زانکۆیە بوازی لە خوێندن هێنا، تەلەبی زانکۆ بوو، بەڵام ئەوە تا یەکێکە لە نووسەرە زۆر زۆر باشەکانی ئێمە کە شیعرە نووسێ، ڕۆمانە نووسێ، کتێبی تیۆری و فکریە نووسێ و کتێبەکانیشی وەرگێڕاون بۆ سەر زمانەکانی تر. هەروەها فاروق ڕەفیق ئەو کەسێکی ئەکادیمیە، تەنانەت دکتۆراشی هێناوە، نەک تەنها زانکۆی تەواو کردووە، لە کەنەدا دکتۆراکە هێناوە. ئەویش بە هەمان شێوە کەسێکی ڕۆشنبیرەوە. جگەلەوە شاعیرەکانی تریش ئێمە لە سەدەی پێشووە بە تایبەت تا 1950کان و ئەوانە زۆر کەم هەمان بووە کە قوتابخانەی خوێن بێ، هیچ نەبێ قوتابخانەی هەمووی تەواو کرد بێ و ئەسڵان کەسمان نەبووە کە زانکۆی خوێن بێت. دواتر وردە وردەکە خوێندن زۆر بەڵاوتر بووە، ئەگەر توانی بێت یان ماستەر یان دکتۆرا بێنن. ئەگینا خوێندن ئەو کاتە باردۆخێکی خراپاتێ بڕۆ، بەڵام دیارام کە کۆلێجی ماف لە بەغداد تەواوی کرد. باشە، شەوی 18 لەسەر 19 1970 گیراوە لە ناوەڕاستی ئەیلولی ساڵی 1970 زانی گولەباران کرا و گەیشتۆتە ڕیزی شەهیدانی کوردستان. کەواتە بە 2 ڕۆژ پێش تاوانی کیمەبارانکردنی هەڵەبجە گیراوە و لە ئەیلول مانگی نۆوەکە گولەباران کرا و گەیشتۆتە ڕیزی شەهیدانی کوردستان. کەواتە نووسەرەمان شەهید کراوە، واتە لەلایەن بەعسەوە کوژراوە. شاکر فەتاح یەکێکە لە نووسەرە ناسرا و ناودارەکانی کورد کە لە ماوەیەکی گرنگ و پڕ ڕوودا و لە بزوتنەوەی ڕۆشنبیری و ئەدەبیدا ڕۆڵێکی گەورەی هەبووە. خزمەتی فرەمەزنی نەتەوەکەی کردووە، چونکە بەردەوام خامە ڕەنگینەکەی بۆ مەبەستی وشیارکردنەوەی میلەتەکەی خستۆتە کار. لەم بوارەدا یەکێک لەو نووسەرانەی کە بەهۆی بەرهەمەکانیەوە وای کردووە بچێتە ڕیزی پێشەنگانی ئەو نووسەرانی کە بەرهەمەکانیان زۆرە شاکر فەتاح بووە. مەبەستی لەوەیە و ئەوانەی کە زۆر کاریان لە شاکر فەتاح کردو جێپەنجەیان لەسەر کەسێتی ئەو دیارە مامۆستا محەممەد ئەمینزەکی بەگ، ئاواش ناوی دەرکردووە، تۆفیق وابی، حوسێن حوزنی مکوریانی بوون. هەروە هۆنراوەکانی حاجی قادری کۆی زۆر کاری تێ کردووە. ئەوەی کە گرنگە کاریگەری سەرکاڵی کاریگەریکی لەسەر بووە. زۆر نووسەر ئێمە کە ژیاننامەکەی خوێنینەوە بەر ئەواکەین کاریگەریکی لەسەر بووە. زۆر جار خۆیان لە تەلەڤیزۆنەکانە یان لە بەرنامەیەکە لە چاوپێکەوتنێکە
ئەواڵن ئەڵێن ئێمە لە ژێر کاریگەری بوون منە فلان شاعر فلان نووسەرا بوون ئەمە لە هەموو دنیا وایە تەنان بۆ گۆرانی بێژ بۆ فیلمساز بۆ پەیکەرتاژ بۆ هەموو ئەوانی تر چونکە ناکرێت کەسێک خەریکی کاری ئەدەبی و هونەری بێ و تەنانەت هەر کارێکی تریش بێ سەیرێکی ئەزمموی ئەوانی تر نکاتەوە دکتۆرێک هەتا سەیری ئەزمموی ئەوانی تر نەکە هەتا ئەو کتێبانە نەخوێنێتەوە کە لەسەر پزیشکیە ناتوانێت ببێ بە دکتۆرێکی باش ئەسڵان هەر نابێت توانێت ببێ بە دکتۆر چونکە و ناوەش قورسە کە ئێمە لێ بنین هەروەها بۆ ئەندازیارێکی ژهروایە بۆ دارتاشێکیش ئەگەر کتێب نەبێ کە ئەمە کەم و کوڕیە ئێمە لەسەر هەموو بارەکانیمانە ئەبێت چاو لە ئەزمموی ئەوانی ترکە ئەبێ ماوەیەک وەکو شاگر لە ژێردەسیەکی ترابێ بە هەمان شێوە لەناو ئەدەبیاتیشە ئەمە زۆر زۆر هەیە ئەچن ئەدەبیاتی ئەوانی کە خوێندنەوە ئەگەر ئێمە مێژووی ئەدەبی کوردی بخوێنینەوە ئەبینین کە دوو شاعیر لە سەردەمێکا ژیاون شارەکانیان تا ڕادەیەک نزیکایەتیەکیان هەیە لەیەکەوە لە بەرەوەی کاریگەریان کردوتە سەریەک ڕەنگە گفتوگویان کرد بێ بەیەکەوە بۆ بن و بە هەمان شێوە شاکر فەتاحیش دیارە کاریگەری ئەو نووسەرانی بەسەرەوەی لەگەڵ ڕۆژنامەکانی بانگی کوردستان ڕۆژی کوردستان ئومێدی ئیستیقلال بانگی حەق ئەمانەش دیارە هەر کاریگەریان لە سەرداناوە درێژکراوەی ئەوەیە شاکر فەتاح لە پیرەمێرد فێری نووسین و خوێندنەوەی کوردی بووە کە چۆتە لایهانیداوە بۆ کۆکردنەوەی وشەی کوردی پەتی زۆر جار بە دوای ئەم وشانەدا زۆر شوێن گەڕاوە تۆماری کردوون و بۆی بردووە ئەم خاڵێکی زۆر زۆر گرنگە ئێمە لە بەشی پیرەمێردە کە خوێنمان ئەمەمان بەرچەو نەکە بەڵام ها لێرەیە دیسانەوە ئیزافەی کراوەتەوە سەر و ئەم زانیاری تایە زۆر گرنگەکە نووسەرێکی ئاوا قوتابی پیرەمێرد بووە بۆ هۆی پیرەمێردەوە کە فێری خوێندنەوە نووسین بوو و دواتریش هانیاوە ئەو پرۆژە گرنگە بکاکە وشەی کوردی پەتی بدۆزێتەوە تکایە ئەمە چەندجاری کەش وتومەتەوە هەر کاتێک کە ئێمە باز لە مێژوویەکەکەین یان کەسایەتیەکەکەین بتوانن بیگەڕێنەوە بۆ ئەو کاتی و کەسی تاژیاوە شاکر فەتاح 100 ساڵێک پێش ئێستا ژیاوە ساڵی 1940 بەرەو دواوە ینی ئەبێت ئێمە وا سەیری ئیشەکانی شاکر فەتاح بکەین کە هی 100 ساڵ پێش ئێستەیە کە ئەو کاتە بارودۆخ چۆن بووە کە ئەو کاتە هۆی گواستنەوە کەم بووە کە ئەو کاتە کتێب کەم بووە بەڵام ئێستا دەریایە کتێبمان لەبەردەسە دەریایەک سەرچاوەمان هەیە بۆی کە ئیشی پێ بکەین بۆیە ئەم هەوڵەش کە لەویایە خەریکی کۆکردنەوەی وشەی کوردی پەتی بووە کارێکی زۆر قرس بوو بۆ چونکە تۆ بۆی کە وشەی کوردی بدۆزیتەوە نابێ بەزی ناوچەکەی خۆت بێ ئەگەروا بێ بەز ناوی بنی ئەمە بەس وشەی کوردی ناوچەکەی خۆمە ئەبێ بچی بۆ شارەکانی ترش وەکوتم هۆی گواستنەوەژە و کاتە زۆر زۆر کەم بووە ئەبێ بچی بۆ شارە کوردیە زۆر دوورەکانیش بۆ ئەوانی کە کرمانجەکەیان یان شێوەزارەکەیان جیاوازە وەک هەورامی و بادینی و ئەوانە ئەمە خاڵێکی گرنگە شاکر فەتاح لەگەڵ دەست بەکاربوونی وەک قایمقام کاتە قایمقامیش بووە لە شارۆچکەکانی کوردستانە خەریکی دەرکردنی ڕۆژنامە و شانۆگەری و کردنەوەی کتێبخانە و بەخشینی کتێب بووە کە ئەمەش دەرفەتێک بووە بۆ زیاتر گەڕان و هۆگربوونی بە دنیای ڕۆشنبیری تا دواچرکەکانی ژیانی کتێب نزیکترین هاوڕێی بوو بێ کتێب و خوێندنەوە هەڵی نەکردووە ینی نەیتوانیوە بەردەوام بێ لەگەڵ گەشانەوەی ئەدەبیاتی کوردی لە سیەکانی سەدەی بیستەمدا شاکر فەتاح بە جۆش و خۆشەوە ڕۆڵێکی باشی لە بزوتنەوەی ڕۆشنبیری و ئەدەبی و ڕۆژنامەگەری کوردی گێڕاوە لە گەلێک بواری جیاجیە و مەیدانی تری نووسیندا قەڵەمەکەی وشکی نەکردووە بۆ ئەڵێ قەڵەمەکەی وشکی نەکردووە چونکە ئەو شێوازە لە نووسین هەیە بە پەڕ ئەی نووسن ئەی خەنە ناو مەرەکەبەکە و دواتر ئەی نووسن ئەو وەسفێکە مەبەزەوە نییە کە شاکر فەتاح هەر بەوە نووسیتی ڕەنگە واژ نووسی بێتی بەڵام وەسفێکە بەوەی چواندووە دەتوانین بڵین لە هەندێک بواردا یەکێک لەو پێشنگانی بەرهەمیان لە مەیدانی وتار و چیرۆک و گەشت نامە و ژیان نامەدا ئەدەبی کوردی ڕازاندۆتەوە بەڵێ ئێمە لە ناو ئەدەبیاتە ئاماژەمان بۆ چەند جۆرێک یان چەشنێکی ئەدەبی کردووە بۆ نمونە شێعر و چیرۆک و ڕۆمان بەڵام بواری ئەدەبیات زۆر زۆر بەرفراوانە جۆرێک لە ئەدەبمانەیە پێوتری ئەدەبی نامە
یعنی چی ئەدەبی نامە بەس ئەو نامانە ئەگرێتەوە کە لە بینی نووسەرەکانە بوون ئێستا چەند نەها کتێبی نامە هەیە لە بازارە نەگی کوردی هەموو شاعیرەکانی دنیا و نووسەرەکانی دنیاش ئەدەبێکمان هەیە پێوترێ ئەدەبی سەفەر یان ئەدەبی گەشت گەشتنامەشی پێوترێ گەشتنامەش ئەوەیە کە کەسێکە چێ بۆ گەشتێکەکە کە ئەگەڕێتەوە هەستەکە ئەزمموونێکی ئەوەنە گرنگە ئەتوانێت لەگەڵ ئەوانی ترا بەشی بکە ئەتوانێت وەکو بەرهەمێکی ئەدەبی دای بڕێژێتەوە ئەتوانێت شتێ بنووسێتەوە کە ئەوانی تر ئیسفادی لێ بکەن نەک تەنها شتێکی خۆش بۆ نمونە یەکێکە چێ بۆ سەفرێک چوە سواری سکەتل مەوت بووە یان چوە بۆ شوێنەکە چێژی لێبینەوە سەردەریا و بەس ئەموو ئەمانە تایبەتمەندی خۆیان هەیە هەموو نامەیەک ناچێتە ناوباری نامەی ئەدەبیەوە زۆر جار نامەیەک زانیاری تایە یان بە زمانێکی ئەدەبی نووسراوە ئەگەر یەکێک لەو کتێبە ئەدەبیانە بخێنەوە کە تایبەتە بە نامە بۆتان دەرەکەوێت کە وەکو نامەیەکی سادە نییە کە تۆ بۆ هاوڕێکەت هێنێری بەڵکو وەکو وتم جۆرێک لە زمانی شعری تایە جۆرێک لە وێنە دروستکردنی تایە ئەو خەیاڵێکی بەرفراوانیشی تایە کە هەموو ئەمانە تایبەتمەندین بۆ دیاریکردنی دەقێکی ئەدەبی وە لە گەشتنامەشا دیسانەوە هەرەوە نییە تۆچی بۆ سەفەرێک وگەیتەوە شتێکە نووسیتەوە ناوی لە بنی گەشتنامە یان ئەدەبی سەفەر بەڵکو دیسانەوە تایبەتمەندی خۆی هەیە ئەبێتەوە شتێ بگێڕیتەوە کە یەکێکی تر کە ئەو سەفەری کردووە نەیبینیەوە نەیتوانیەوە بیبینێ و شێوازی گێڕانەوە کەشی کە تۆ بتوانی بە جۆرێک بیگەڕیتەوە بۆ نمونە سەفەرێکت بۆ شارێک کە ڕووداوێکە بینی هەبێ بتوانین بە جۆرێک بیگەڕیتەوە کە کەسێکی خوێنیتەوە چێژی لێ بینێ دیسانەوە ئەدەبی گەشتیش کۆمەڵک کتێبمان هەیە هەر ئەو نووسەرە هیوا قادر کە پار هات بۆ مەکتەبەکەمان کۆڕێکی کرد یەک کتێبی تایبەتی هەیە بە ناوی سەفەرنامە ئەو کتێبە کتێبی گەشتە باشە شاکرفەتاح لەگەلێ بواردا بەرهەمی ئەدەبی هەبووە لەوانە هۆنراوە زۆربەی هۆنراوەکانی لە دەوری مەبەستی کۆمەڵاتی و وەسف و دڵداری و نامەی شاری دەسوڕێتەوە ئاماژەی بە نامەیە دیسان پرسی هەژاری و زۆرداری و نەخێندەواری دواکەوتووی کۆمەڵی کوردەواری وەسفی سروشتی کوردستان و ئافرەت بەزەقی لە ناوەڕۆکی هۆنراوەکانیا دیارە بەگشتی تقریبان هەر ئەو بابەتانەیە کە شاعیر و نووسەرەکانی تر ئیشان لەسەر کردووە تەناوە نەبێت کە ئاماژە بە ئەدەبی نامە ئەدات ئێمە لە پێش ئەو کەم ئەدەبی نامەمان هەبووە بەڵام تقریبان لەم 50 ساڵەی دواییدا زۆر بووە وتار لە سەرتاتا گرنگی بە وتاری ئەدەبی داوە لە دواتردا زیاتر گرنگی بە وتاری کۆمەڵاتی داوە بە قۆڵی گیر و گرفتە کۆمەڵاتیەکانی خستۆتە ڕوو ئەوەندەی پێکرابێت چارەسەری بۆ دۆزی و نەتەوە هەروە هەندێک وتاری سیاسیشی نووس کەواتە سیاسی کۆمەڵایەتی ئەدەبی ئەو سێ بوارن کە وتاری تیان نووسیوە ئەتوانین بڵین زۆربەی نووسەرەکان وتاریان هەیە وتاریان نووسیوە بە تایبەتی ئێستا دیسانە ئەو 50 ساڵەی دوایی یان بۆ زۆرتریش دەتوانی بڕۆینە دواتریش لە ڕۆژنامەکانەکە و کاتە زۆر بووە ئیتر وتار زۆر بووە بەڵام من بامانای ئەوە نایە کە وتار کارێکی ئاسانە کە هەموو کەسێک دەرەقەتیە کە تایبەتمەندی خۆی هەیە و دواتر ساڵەکانی ترێ خوێنن چیرۆک کۆمەڵێک چیرۆکی نووسیوە لە ناوڕۆکیاندا باسی گەلێک دەردی کۆمەڵایەتی و گەلێک دیمەنی دواکەوتنی کۆمەڵی کردووە سیرکەن ئیشیان لەسەر دواکەوتنی کۆمەڵ کردووە زۆر گرنگە ئێمە ئاگامان لە چیرۆک و ڕۆمان بێت و بوارێکیشە ئەتواندرێ هەر کەسێک کە خەریک یاری ئیشێک بێ ئاگای لە چیرۆک و ڕۆمان و شعریش بێ بە گشتی ئەدەبیات و بە تایبەتیش ئەوانە بۆ لەبەرەوەی کە سیرکەن ئێمە کە شعرەکانە خوێنینەوە کە بابەتە ئەدەبیەکانمان خوێنەوە پێشتر وە لێرەشەکە ئاماژە پێیاتەوە ئیش لەسەر دواکەوتوویەکانی کۆمەلگاکەن و مرۆڤ ویژە بێ بەردەوام خۆی تازە کاتەوە بێ بزانێت پشتە دواکەوتوەکانی چین بۆی کە تیان پەڕێنێ بۆی کە ئیتر ئەوەنە زیندویان نەکاتەوە لە ژیانی خۆی و کۆمەلگاکەشیە بۆیە بەڕاستی گرنگە کە ئێمە ئاگاداری چیرۆک بین و ڕۆمان و شارەوانش چیرۆک بۆ منداڵان کۆمەڵە چیرۆکێکی منداڵانی نووسیوە هەروە چەند چیرۆکێکی منداڵانی وەرگێڕاوە بۆ زمانی کوردی ئەمەش بۆ کارێکی زۆر گرنگە لەبەرەوەی ئێمە ئەدەبی مناڵان
کە هەروە ناوی دەرکردووە ئەدەبی مناڵان زۆر زەعیفە لای ئێمە هەتا ئێستاش. چەند دەستگایەک لێرە و لەوێ هەندێک کاریان کردووە بۆ مناڵان، گۆڤار هەبوو، کتێبە بۆ، بەڵام کتێبە هێشتا هەر کەمە و هەم کتێب بۆ قۆناغەکانی سەرەتا و هەم بۆ قۆناغی هەرزەکاری کەمە، کە ئەمە یەکێکە لە کارە گرنگەکان کە کردێتی. ژیان نامە چەند ژیان نامەی نووسیوە، وەک ئاوێنی ژینم، خەباتی ڕۆشنبیران، یادنامە. دیسانەوە ژیان نامەش جۆرێکی تری لە ئەدەب، جۆرێکی ترە لە جۆرەکانی ئەدەب لە پاڵ چیرۆک و شێعر و ڕۆمانە، بۆ چونکە ژیان نامەش تایبەتمەندی خۆی هەیە، ئەتوانرێ کەسێک کە ژیانی خۆیان نووسێتەوە بە ئەدەبی بینووسێتەوە، بە زمانێکی شعری، خەیاڵی تیا بەکاربێنێ، بەڵام وەکو ڕۆمان نابێت کە هەندێک شتیتیا بێ ناواقعی بێ، ئەبێ ژیانەکەی خۆی بێ بەڵام بە زمانێکی ئەدەبی. لە هەندێک شوێنە یاداشتیش بەکارێنرێ، یادنامە، ئەمە هەموو ئەمانەش هەیە. زۆر جار ژیان نامە کەسێکی تر بۆ یەکی کێنووسێتەوە، بەڵام بیرەوەری یان یادنامە خۆیەتی ئەینووسێتەوە. بۆ نمونە شێرکۆبێکەس کتێبێکی گەورەی هەیە کە بیرەوەرەکانی خۆیەتی بە ناوی نووسین بە ئاوی خۆڵەمێش. ئەو کتێبە بیرۆریەکانی شێرکۆبێکەسە خۆی نووسیوێتیەوە. گەشت نامە چەند گەشتنامەیەکی نووسیوەوە، گەشتی پێنجێن، گەشتی ژێرباژێر، گەشتی سرۆچک، گەشتی هەڵەبجە و هەورامان. ئەوەش پێشتر باسمان کرد. لە گفتوگۆ لە نامیلکەی ئاهەنگی ڕۆشنبیراندا 3 گفتوگۆی جۆراوجۆری لەبارەی کۆمەڵایەتی، مێژووی، ئاینی بڵاو کردوێتەوە. ئەمە هەیە، بەڵام ئاماژی بەوە نەیەوە گفتوگۆکە بەرهەمی خەیاڵی خۆیەتی خۆی دایڕشتووە، یان گفتوگۆیەکی هەبووە لەگەڵ کەسێکا و گفتوگۆکەی لە کتێبێکا بڵاو کراوەتەوە. ئەم ئەزمونەشمانەیە کە زۆرتر هەر ئەشێ بەسەکەی ئەوە بێ کە گفتوگۆی لەگەڵ یەکێکا کردووە و نووسیوێتیە و بڵاوی کردوێتەوە. بۆ نمونە زۆر کتێبە هەیە بە ناوی گفتوگۆکردن لەگەڵ لەتیف هەڵمەند، لەگەڵ شێرزا حەسەن، لەگەڵ بەختیار عەلی، لەگەڵ شێرکۆبێکەس. ڕەنگە ڕۆژێک دوو کەس گفتوگۆیەکیان کردووە، بەڵام ئەوەندە گرنگ بوو هەستیان کردووە کەوانی تریش دەتوان ئیسفادەی لێ بکەن، بۆیە نووسراوەتەوە، بڵاو کراوەتەوە. هەندێک جار بە سوتفەش نییە، ڕاستەخۆ کەسێک ئەچێ بۆ لای نووسەرێکەڵێ ئەمانەوەی گفتوگۆیەکی ئەدەبی ساز بکەین، ئێمە کۆمەڵێک پرسیارەکەین تۆ جواب بەرەوە، کە هەندێک جار وەکو چاوپێک کوتنەوەوانەش هەرهەن. لێ کۆڵینەوە ئەدەبیەکان لە بەرهەمی ئەم شاعیرانی کۆڵیوەتەوە: ئەحمەدی خانی، داماوی مکوریانی، زێوەر بێکەس، حاجی قادری کۆیی، مەلاکاکە حەمە. بواری لێکۆڵینەوەی ئەدەبی یەکێکە لە بوارە زۆر گرنگەکان، بۆ لەبەرەوەی ئێمە کاتێک ڕۆمانێکە خوێنینەوە ئەگەر نەزانین بەباشی لێکدانەوەی بۆ بکەین، بەباشی تی نەگەیشت بین، ئەچین شەرحەکەیە خوێنینەوە. بیرتانە هەندێک جار دیوانی نالی ئەوانەمانە هێنا کە دێڕێک ئەنووسی تی ناگەیشتن، ئەمە زۆر ئاسایە. هەندێک جار خۆشم تی ناکەم لەبەرەوەی وشەی عەرەبی و فارسی زۆرتیایە، بۆیە بێ لێکدانەوەکەی بخوێنیتەوە، بۆیە بێ لێکدانەوە بۆ هەموو بوارە ئەدەبیەکان و تەنانە هونەریەکانیش هەبن و گرنگیشن کە لە کووردا بەداخەوە زۆر کەم. وەرگێڕان لە بواری وەرگێڕاندا ڕۆڵێکی گرنگی گێڕاوە، گەلێک کتێبی نووسرە ناودارەکانی جیهانی وەرگێڕاوە بۆ زمانی کوردی. وەرگێڕانیش یەکێکە لەو بوارانی کە زۆر گرنگە، لەبەرەوەی کە ئێمە بەهۆیەوە توانین ئەدەب و شارستانیەتی نەتەوەکانی تری پێوەرگرین. وشەیەک هەیە جاریکەش باسم کردووە، تەسەورەکەم پێوترێ ڕۆژهەڵات ناسی. ئەم وشەیە ڕۆژ ئاواییەکان ئەوروپایەکان یان ئەمریکایەکان دایاننا بۆ ئەو کەسانیان دانا کە ئەچنە وڵاتەکانی ڕۆژهەڵات، بۆ نمونە ئێمە، وە زانیاری کۆکەنەوە و ئەیبەنەوە بۆ وڵاتەکەی خۆیان، و ئەشبێ بەرهەمەکانیان وەربگێڕن. ئەوروپایەکان یعنی بۆ پێشکەوتنی خۆیانەوە ئاهاتن لە ڕۆژهەڵات، لە ئێران، لە کوردستان، لە بەغا، لە هەموو شارە وڵاتەکانی تر بەرهەمەکانیان کۆکردن و وەرگێڕانیان بۆکردن. لەبەرەوە ئیشی وەرگێڕان زۆر گرنگە و بۆ هەموو نەتەوەیەکیش پێویستە هەبێت. بۆ نمونە ئەو بەرهەمە گرنگە جیهانیانە، هاری پۆتەر و
هەندێک لە فلیمەکان کە بە زمانی جیاجیان ئێمە نەتوانین ئەو زمانە بزانین بۆ منە بە ئەڵمانی و فەڕەنسیوانە کە بەرهەمی زۆر باشە ئەگەر وەرنەگیێڕان ئێمە ناتوانین وەریان بگرین. شاکر فەتاح نیشتمانپەروەرێکی دڵسۆز بوو، کوردایەتی و پرسینەتەوەکەی ئامانجی پێگەیاندنی میلەتە ژێردەست و چەساوەکەی تاکە مەبەست و ئامانجی بووە، خاوەن هەڵوێز بووە لە ڕووی ناحەق و زوڵم و نائەدالەتی و دیاردەی نابەجێ وەستاوە، بێدەنگ نەبووە سەری شۆڕ نەکردووە لە ئاس هەڕەشەی چاوەسوورکردنەوە و تۆقاندن. ئەم هەڵوێستە بە درێژایی تەمەنی هەر لە خۆناسینەوە لە گەڵی گەورە بووە و گەورە دەبێت و سەرنجامیش دو هەڵوێستی بە شەهیدکردنیدا، یعنی بەهۆی ئەم کارانەوە بۆ هۆی ئەوەی کە شەهیدی کەن، چونکە بێگومان بەعاز هەر ئەوە نەبووە کە خەڵک بگرێت و بیکوژێت، بەرهەمەکانیشی هەوڵی یاوە لە ناویان بەرێ، بۆ یەکە زانیویت ئەم شاکر فەتاح بەرهەمی باش بۆ کورد وەرەگێڕێ ئەینووسێت و هەموو بوارانی تر ئەوە لە ناویان بردووە. کاتە شاکر فەتاح زۆر بواری جیاوازە ئیشی کردووە و بۆی کە بزانین ئیتر بەرهەمەکان چۆنن لە چه ئاستێکان و پێویستیەکانیان چین ئەبێ بگەڕینەوە بۆیان و هەمویان بخەینەوە. ئەوەی کە لێرەیە نمونەیەک لە پخشانی شاکر فەتاحە بە ناوی بەرخەکە. من بە باشی نازانم بۆتان بخوێنمەوە شەرحی کەم، چونکە ئەمە وەک جۆرێک لە چیرۆکێک وایە، ئێوە خۆتان بیخوێننەوە، ئەمە وەکو هۆمۆرکەتان یا ئەرکەکەتان ئەوە بێ کە ئەی خوێندنەوە و بە پی تێگەیشتنی خۆتان راپۆرتێکی لەسەر نووسن یان وتارێکی لەسەر نووسن کە ئەبێ تێگەیشتنی خۆت چی بووە لەم چیرۆکە هەمووی بنووسیتەوە، کە زمان ڕەوانی زۆر گرنگە، ئەبێ بە زمانێک بنووسیتەوە کە ئێمە بتوانین بە ئاسانیتی بکەین، گرنگی بە خاڵبەندی بن و وتارەکەشتان بە زۆر درێژ نەبێ، ئەگەر حەزت کرد و پێویستی کرد ئاساییە، بەڵام با زۆر کورد نەبێت و زۆریش درێژ نەبێت، هیچ نەبێت لە لاپەڕەیەکە کە شایانی ئەوەی هەیە لەسەری بنووسیت. ئەمە وەکو ئەرک و ئەمەش بابەتەکان بخوێنەوە، ئەم خاڵانە پشتی گرنگی زۆرتیایە، هیچ شتێکی گرنگ نەماوە کە من پێتان بڵێم و هیوادارم بە باشی تێگەیشت بن. سپاس بۆ گوێگرتنتان.